ڕۆژی جیهانی ئاشتی لە جیهانێکی پڕ لە گێژاودا. ئەمڕۆ 21 سێپتامبر هاوکات لەگەڵ سی خەرمانانی ساڵی 1402 لە ساڵنامەی نەتەوە یەکگرتووەکاندا وەک ڕۆژی جیهانی ئاشتی دەستنیشان کراوە. ئەم ڕۆژە لە ساڵی 1970دا لە 57مین کۆبوونەوەی گشتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکاندا دیاری کرا. لەنێو ئەو حکوومەتانەیە کە خاوەنی مافی ڤیتۆن جگە لە جۆ بایدن سەرۆکۆماری ئەمریکا هیچ کام لە سەرۆکەکانی چین، رووسیا، فەڕەنسا و سەرۆکوەزیری بریتانیا لەو کۆبوونەوەیەدا بەشدار نین. هەموو ساڵێک هاوکات لەگەڵ دەستپێکی کۆبوونەوەی گشتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان ئەم ڕۆژە بەناو بەرز ڕادەگیرێت. بەڵام خاڵی جێگەی سەرنج ئەوەیە کە ئەوانەی لە نەتەوە یەکگرتووەکان بەناو ڕێز لە ڕۆژی جیهانی ئاشتی دەگرن لە هەمان کاتدا خۆیان هاندەر و هەڵگەیستنەری شەڕ و سەبەبکاری ئاوارەیی و هەژاری و توندوتیژین لە جیهاندا. ئەوان لە کاتێکدا ئەم ڕۆژە بەرز ڕاگدەگرن و قسە لە ئاشتی دەکەن کە هەوڵ دەدەن خێرانە ئابوووریەکانی خۆیان لە ڕێگای پەرەپێدان بە پێشبڕکێی بەرهەمهێنانی چەک و چۆڵی کۆمەڵکوش کنترۆڵ بکەن. جبەخانەکانیان ڕۆژ بە ڕۆژ زیاتر پڕ دەکەن و لە ژێر سێبەری شەڕدا و یان ترس لە شەڕ ژیانی خۆیان درێژە پێدەدەن. تەنیا 2 ڕۆژ دوای دەستپێکردنی کۆبوونەوەی گشتی ئازەربایجان، حکوومەتی ئازەربایجان قەرەباغی بورزمان کرد و بووە هۆی پێکێنانی مەترسی هەڵگیرسانی شەڕ لە ناوچەکەدا. ڕۆژی جیهانی ئاشتی لە کاتێکدایە کە لە ئاکامی شەڕ و توندوتیژی و تیرۆر و هەروەها هەژاری و ئاوارەیی و دیکتاتۆری جەستەی مرۆڤایەتی برینی قوڵی تێکەوتووە. شەڕی وێرانکەری ئوکراینیا هێشتا بەردەوامە و هیچ ئاسۆیەک بۆ کۆتایی هاتنی بەدی ناکرێت. ڕۆژهەڵاتی نێوەڕاست لە ئاگری شەڕی ئەمپریالیستی و ناوچەیی و شەڕی بە وەکاڵەتدا دەسووتێت. شەڕی سووریا سەدان هەزار کوژرا و چەندین هێندەی تر بریندار و کەمەندام و 10 ملیۆن ئاوارەی لێکەوتووەتەوە. ئەرتشی فاشیستی تورکیا لە 3 بەش لە 4 پارچەی کوردستان خەریکی سەرکوتی خەباتی ڕەوا و دادپەروەرانەی کۆمەڵانی خەڵکی کوردستانە. لە یەمەن تەنیا بەهۆی بردومانەکانی سعودیا لە ساڵی 2015 تا ئێستا نزیکەی 20,000 کەسی ئاسایی کوژراون و دەیان هەزار کەسیش بریندار و کەمەندان بوون کە زۆربەیان منداڵن. بە پێڕاپۆرتی کۆمسیۆنی سەربەخۆی مافی مرۆڤ لە ماوەی ساڵی 2019دا 2817 کەسی مەدەنی لە ئەفغانستان کوژراون و 7955 کەسیش بریندار بوون کە نزیکەی نیوەی ئەو قوربانیانە منداڵن. جگە لە شەڕ، قات و قڕی و نەخۆشی و ئاوارەیش یەخەی وڵاتی هەمیشە برسی ئافریقا بەرنادات. ڕۆژی جیهانی ئاشتی لە کاتێکدا بەرز ڕادەگیرێت کە 65 ملیۆن کەس لە ئەنجامی شەڕ و توندوتیژی و هەژاری و نائامنی لە ماڵ و حاڵی خۆیان ئاوارە بوون. لە زۆر شوێنی جیهان سەرەتاییترین مافەکانی مرۆڤ بە بێبەزایانەترین شێوە پێشێل دەکرێن. براوەی خەڵاتی ئاشتی جیهان هۆکار و پاساوکەری دڕندانەترین کۆمەڵکوژی و پاکساوکردنی نەتەوەیی و ئائینی لە میانمارە. زۆربەی ئەوانەیە کە ئەمڕۆ لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان کۆبوونەتەوە و زەنگی ئاشتی لە حوزوریاندا لێ دەدرێت، ڕێکخەرانی ئەرتەش و سپای پڕچەک، بەرهەمهێنەر و خاوەن کۆگای چەکی کۆڵمەرکۆژ، بنیادنەری زیندان و ناوەندی ئەشکەنجە و تەنانەت داری ئەعدام، پێشێلکاری مافی سەرەتاییەکانی مرۆڤ، سەبەبکاری چەوسانەوەی منداڵان، سەردەستەی مافیاکانی سامان و دەسەڵات و لە یەک کەلامدا تاوانبارانی سەرەکی سەرجەم نەهامەتی و زیانە کۆمەڵایەتیەکانن. ئەوان پاسەوانانی نظامیکن کە حاصڵی کار و ڕەنجی ملیاردها ئینسان هەڵدەوەشێن و ڕێگای خۆیان بەناو ئاگر و خوێندا و بە قیمەتی زەوتکردنی ئەمنیەت و مافی ژیان لەو خەڵکە خۆش دەکەن.
پاسەوانانی نظامی کنکە بەهۆی قازانجپەرستی و چاوچنۆکی خۆیانەوە نەڕەحم بە مرۆڤ دەکەن و نە بە ژینگەی مرۆڤەکان. لە سەروەی ئەوانەوە کەسانی وەک دۆناڵد ترامپ هەن کە تەنانەت حازر بە ڕێکەوتنێکی فۆرماڵی تەژنین سەبارەت بە پاراستنی ژینگەی مرۆڤایەتی. لە ئەوە بارودۆخێکدا کۆمەڵگای مرۆڤایەتی هیچ بژاردەیەکی تری نییە جگەل لەوەی کە یان ملکەچی ئەو چارەنووسە دەبێت کە بەسەریاندا سەپاندون کە لەم حاڵەتەدا جگە لە ناوچوونی شارستانیەت و فەرهەنگ و سەرجەم دەستکەوتەکانی مرۆڤایەتی هیچی دیکەی لێ ناکرێتەوە و لە باشترین حاڵەتیشدا مرۆڤەکان هەڵبەتە ئەگەر مرۆڤێک بوونی بمێنێت دەگەڕێنەوە بۆ سەردەمی بەربەڕیەتی هەزاران ساڵی ڕابردوو. یان کۆمەڵگا لەو دۆخە دژوارە تێپەڕ دەکات و بەرەو جیهانێکی دوور لە شەڕ و توندوتیژی لێوان لێو لە ئازادی و خوشکەزەرانی و یەکسانی واتە جیهانی سۆسیالیزم هەنگاو دەنێت. جیهانێک کە تێدا هەموو ئەو هەوڵاواردنە ئابووری و جیندەری و ڕەگەزی و نەتەوەیەی کە هۆکاری شەڕ و توندوتیژین هەڵدەهۆشێنەوە. کۆمەڵگایەکە بەربەڵاوترین ئازادیە کەسی و سیاسیەکان تێدا جێگیر دەبێت. کۆمەڵگایەکە خورافات و دواکەوتوی فەرهەنگی دەخاتە زەبەڵدانی مێژووە و هەلومەرجێک دابین دەکات کە تێدا گەشەی ئازادی هەر تاکێک مەرجی گەشەکردنی ئازادانێ هەمووان بێت. بەڵام کۆمەڵگایکی لەو شەشنە هەروە لە خۆیەوە لەدایک نابێت. ناکۆکی و قەیرانە ناوخۆیەکانی ئەم نیزامە و چەوسانەوە و شەڕ و هەژاری لە خۆڕا نابنە هۆی لە ناوچوونی. ئەم گۆڕانکاریە چارەنووسازە پێویستی بە هوشیاری و ڕێکخستن و ڕێبەری خەباتی ئامانجداری کرێکاران ئەوانەیە کە هیچ بەرژەوەندێکیان لە مانەوەی نظامی زاڵ بەسەر کۆمەڵگای ئێستادانیە و هەروەها بە تێکۆشانی هاوبەش و یەکگرتووی سەرجەمە و مرۆڤانە هەیە کە مەترسیەکانی ئەم نیزامە ژیانی ئەوانیش بەرەو لە ناوچوون دەبات. چاوەڕوانی ئاشتی جیهانی لە ئافرینانی شەڕ ناکرێت. دەبێت دەست لە ناودەستی یەک و بە پشبەستن بە هێزی خۆمان ئاشتی ڕاستەقینە دابین بکەین. ئەم ڕێکخراوەیە لەو ماوەیەدا کە جیهان گۆڕانکاری بەرچاوی بەسەردا هاتووە نەکەر نەیتوانیوە لە ڕێگای چارەسەرکردنی ناکۆکی و دژبە یەکەکانی جیهانەوە ئاشتی دابین بکات، بەڵکو لە خزمەتی بەرژەوەندی حکوومەتەکانی خاوەن مافی ڤیتۆ بەتایبەت ئەمپەریالیزمی ئەمریکادا بووە و زۆرێک لە شەڕ و دەستێژیەکانی پاساو کردووە. شەڕ یەکێکە لە ئامرازە سەرەکیەکانی سەرمایەداران و حکوومەتەکانیان بۆ زاڵبوون بەسەر ناکۆکیەکان و دەستەبەرکردنی بەرژەوەندیەکانیان. هەر بۆیە نەک هەر کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتووەکان بەڵکو بەگشتی ڕێکخراوەکە نەیتوانیوە و ناتوانێت هیچ چەشنە ئاشتێک لە جیهاندا دابین کات. ئاشتی ڕاستەقینە تەنیا بە دامەزران و هاتنە سەرکاری حکوومەتێکی سۆسیالیستی دەستەبەر دەبێت. ئابووری جیهانی پتر لە هەر کاتێکی تر بە پەرەپێدان و بەکارهێنانی سیستەمی جەنگی و کۆنتڕۆڵ و سەرکوتکردنە کۆمەڵایەتیەکان پشبەستووە تا لەو ڕێگەیەوە بەردەوام بێت لەسەر قازانجپەرستی و کەڵەکەکردنی سەرمایە، سەرەڕای هەڵاوسانی درێژخایین و پڕبوونی بازارە جیهانیەکان. ئەم بابەتە بە کەڵەکەبوونی نیزامی ناودەبرێت و ئاماژەیە بۆ ئەو هەلومەرجەی کە ئابووری جیهانی لەسەر بنەمای شەڕی هەمیشەیی دەوڵەتی و کۆنتڕۆڵی کۆمەڵایەتی و سەرکوتکردن پایدار دەبێت کە ئێستا ئەم بابەتە بە تەکنۆلۆژیای دیجیتاڵی نوێژ بەهێزتر بووە. لە ساڵی 2008 و سەرهەڵدانی قەیرانی دارایی لەو ساڵەدا شاهدی جەمسەرگیریەکی سیاسی لە سەرتاسەری جیهاندا بووین کە لەلایەکەوە بەرەیەکی ڕاستی تۆندڕە و لەلایەکی دیکەوە ڕەوتێکی نوێ چەپی خەباتکار و ڕاپەڕی و لە ناو پێکاتەی کۆمەڵگا سەریان هەڵداوە. قەیرانە پێکاتەیەکانی ئێستای سیستمی سەرمایەداری بووەتە هۆی سەرهەڵدانی شۆڕشی چین و توێژە چەوساوە و ستەم دیدوەکان. کرێکاران و وەرزێرانی هەژار و کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش
بە شێوەیەکی گشتی لە سەرانسەری جیهان دەستیان کردووە بە مانگرتن و دەربڕینی ناڕزایەتی جۆراوجۆر. لە ئێرانەوە تا شیلی، لە سوودانەوە تا سریلانکا، لە ئەمریکای لاتینەوە تا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا مەیلێکی ڕادیکاڵ و چەپ بە خشکە دەستی پێکردووە و لە شوێنێکی وەک ئێراندا خۆی لە بزوستنەوەی شۆڕشگەرانەی ژن، ژیان، ئازادیان شۆڕشی ژینا دەبینێتەوە. شەڕ یەکێکە لە ئامرازە سەرەکیەکانی سەرمایەداران و حکوومەتەکانیان بۆ زاڵبوون بەسەر ناکۆکیەکان و دەستەبەرکردنی بەرژەوەندەکانیان. لەمڕۆوە هەر چەشنە ئەدعایەکی ئاشتی کە چەند ڕۆژ لەمەوبەر لە وسارەکەی جۆ بایدن لە 78مین کۆبوونەوەی گشتی نەتەوە یەکگرتووەکاندا بوو، جگەل لە دەستەواژێکی بێبنەما و دووڕووی و فریوکارانە هیچی تر نییە. ئاشتی تەنیا بە مەرجی دامەزران و هاتنە سەرکاری حکوومەتێکی سۆسیالیستی دەستەبەر دەبێت.